بەڕێزانم کاتتان باش، هیوادارم هەمووتان باش بن. لەو بەرنامەیەدا تیشک دەخەینە سەر هۆکاری لە ناوچوونی گروپی مقاومەی ئیسلامی، مەبەستمان گروپی مقاومەی فەڵەستینی و لوبنانیە دژ بە ئیسرائیل، و لە هەمان کاتدا باس لە ئایندەی فەڵەستین و ناوچەکەش دەکەین. هەواڵی هێژایەن و سۆرانی فام ناکەن لە کەرەما خۆ پشتی سەعاتێکی دنێ لەوێ کەناڵی تاقی بکەن. هەمان پرۆگرامەیە بە زەرەوەی کورمانجیژی ئەنجام دەدەم. هاوڕێیان بینە سەر تەوەرەی بابەتەکە چاوەڕێ ناکەینە تاوەکو زۆربەی زۆری خەڵکەکە هاوڕێیان کۆ دەبنەوە، دەست پێ دەکەن و نامانەوەی کات بکوژین، چونکە کات لە لای من ڕێزدارە. هاوڕێیان باس لە کێشەکانی دوای حیزبوڵڵا و دوای حەماس دەکەین، بزانین دەگاتە بەشوێ ئەو هەواڵین و کورمانجی فام ناکەن لە کەرەما خۆ نیف ساعاتێک بەری پشتی وێ بەرنامەیە تاقیبی کەناڵە من بکەن بە زەرەوەی کورمانجیژی هەمان پرۆگرامێ پێشکەش دەکەن. کابینە سەر پرسیارە سەرچیەکان. پرسیار زۆر دەکرێن لەو ماوەیە دوای کوشتنی حەسەن نەسڕۆڵڵا چه دەبێتە سەرۆک چه نابێتە سەرۆک، ئایا حیزبوڵڵا تۆڕە دەکاتەوە، ئێران تۆڕە دەکاتەوە، نازانم چی، بەڵام ئەمانە هیچیان لەلای من پرسیارە جەوهەریەکەنی. پرسیارە جەوهەریەکە دوای کوژرانی سەرانی حەماس و حیزبوڵڵا ئەوە نییە کە شەڕەکە بەردەوام دەکەن، بەڵکو پرسیارە سەرەکیەکە ئەوەیە بەردەوامی شەڕ، بزوتنەوە چەکداریە سەرەکیەکانی بەرخودان لە ڕووی ژیانەوە لە ڕووی بقاعەوە دەگەینیتە کوێ. ئەمە زۆر زۆر گرنگە لە بۆ من. پرسیارە سەرچیەکە ئەوەیە، یعنی ئەگەرنا شەڕ بەردەوامکردن هەموو کەس ئەتوانێت شەڕ بکە، یعنی دەکەسیش گروپێکی دەکەسی ئەتوانە شەڕ بەردەوام بکەن، بەڵام مەبەستمان لە ڕووی استراتیژیەوە نییە، ینی استراتیژیەکە خۆی لە خۆیدا لە ڕووی استراتیژیەوە قەزیەی فەڵەستین بەو شێوەیە، یعنی دۆڕاوە، قەزیەی بەرخودانیش بەو شێوەیە دۆڕاوە، و پرۆژێکی استراتیژی لە بۆ مەسەلەی فەڵەستین و مەسەلەی لوبنان لە ئارادانیان، بەڵکو پرۆژە استراتیژیەکە ئاراستەکەی لە ئێرانەوەیە. بۆیە ئەو پرسیارە ناوروژێن. پرسیارە سەرچیەکە دوای کوژرانی سەرانی حیزبوڵڵا و حەماس ئەو بابەتە لە ڕووی ژیانیەوە لە ڕووی مانەوە بەرەو کوێ دەڕوا باس لەوە دەکەین. باس لەوە دەکرێت کە ئامۆزای نەسڕۆڵڵا وابزانم ئامۆزایەتی هاشم سافی ئەلدین کە دیاریترین کاندیدا جێگای حەسەن نەسڕۆڵڵا دەگرێتەوە، چونکە پێشتریش یەکێک لە جێگرەکانی بۆ لە ڕووی کردداریەوە دۆسیای حەسەن نەسڕۆڵڵا بەردەوام لە بەردەستی ئەودا بووە ڕنگ بێ ئەو جێگای بگرێتەوە، بەڵام هەروەکوتم پرسیارە سەرچیەکان ئەوانی. پرسیارە سەرچیەکانی دوای پرسیاری یەکەم کە کردمان ئەوەیە ئایا ئێران چی دەکات. لێرەدا بەڕاستی لە ڕووی زانستیەوە بەتەنیا ئەتوانین بڵێن دوو وەڵاممان هەنا. وەڵامی ئەگەر یان ئێران سلوکی خۆی ئەخلاقی خۆی دەگۆڕێ، خۆی لەگە جیهانی مۆدێرن و هەژمونگەرایی جیهان دەگونجێنێ، مەبەستمان ئەوێ ئیتیفاقێک لەگەڵ وڵاتانی خۆرئاوا لەگەڵ ئەمریکا و بەریتانیا حتا بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیل دەکا و هەڵسوکەوتی خۆی سیاسی لە ناوچەکەدا دەگۆڕێ. وا دیارە مەبەستمان لە هەڵسوکەوتی سیاسی سیاسەتە لە ڕێگای هێزە پرۆکسیەکانەوە، یان ئەوە تا دەگۆڕێ یان ئەوە تا لە ڕۆژانی ئایندەدا ئێران ئەڵێ کاکە چەکی نوکلەریم تەواو کردووە، بۆمبی نوکلەری ئامادەیە، من تەحەدا دەکەم و لەوانەیە بچێتە جەنگێک دۆڕاوە یان سەرکەوتووە. بەڵام ئەمەشیان زۆر ینی سیناریۆیەکی زۆر بەرچاو نییە، لەبەر ئەوەی بەتەنیا بە ئامادەکردنی سێسوار بۆمبی نوکلەری ناتوانێت ئەمە بکە. ئایا ڕۆژی ناوخۆیی چۆنە، ئایا ڕۆژی ئابووری چۆنە، ئایا متتەفیقەکانی ئێران مەبەستمان متتەفیقەکان رووسیا و چین تا چڕادەیەک پشگیری لەمە دەکەن، ئەمەشیان جێگای پرسیارە. بۆیە من هەر لە سوورم لەسەر ئەوەی کە لە ڕۆژانی ئایندەدا جا بەر لە هەڵبژاردننی ئێران ئەمریکایوانی دوای هەڵبژاردنە ڕنگ بێ ئەوە ئەگەر گەرە شێوەی نەکڕونەدا لەناو ئێران، چونکە لەناو ئێرانیشدا باڵی جیاواز هەنا باڵێک هەتاوەکو ئێستاش هەن دژایەتی سەر و کۆماری نوێ مەسعود پزیشکیان دەکەن، باڵێکیش لەگەڵ یاندانا
منازین بەڵام ئەگەر گەرە شێوینەک ڕوونەدا گەرە شێوینەکە ڕنگ بە لەلایەن ئیسرائیلیش ڕوودا ڕنگ بە ئیسرائیلیش سبەینە دووزبە ئەم جارە دیسا لە تاران بدات لە ئێران بدات یعنی ئەو کاتە چ دەبی کە ئێستا بۆمبا بارانێکی زۆر زۆر سەخت هەیە لە پایتەختی سەنعای یەمەندا لە دژی حوسیەکاندا ئیسرائیل بۆمبا بارانێکی زۆر زۆر تون دەکاتن ئێستاکە و هەروەکو وتمان من پێم وایە لە بەیروت لە ڕۆژی 28/2024 ڕۆژی مردنی شۆڕشی ئیسلامی ئێران دیاری کرا بووە بە بێ کفن شۆڕشی ئیسلامی ئێران لە گۆڕنرا ئایا ئەوە ئیدعایەکی زۆر گەورەیە بەڵێ زۆر گەورەیە بەڵام ئەمن دەوڵەتی ئێران و شۆڕشی ئیسلامی ئێران لە یەکتر جیا دەکەمەوە ئەمن ئەڵێم ئێران دووشتە لە دووشت پێک دێ لە دەوڵەتی ئێران پێک دێ لە شۆڕشی جمهوری ئیسلامی ئێران پێک دێ شۆڕشی جمهوری ئیسلامی ئێران بەو واتایەی کە ئایدۆلۆژیای خۆی لەسەر بنەمای هێزە پرۆکسیەکان و لەسەر بنەمای دژایەتیکردنی ئیسرائیل بنیات نابوو ئەمە لە 28 سپتەمبەر بەدواوە لە گۆڕنراو و ئەمە نەماوە بەڵام دەوڵەتی ئێران ماوە بەڵێ دەوڵەتی ئێران ماوە دەوڵەتی ئێران زۆر 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 لەوە گەورەترە نامەوێ بە وردی باسی بکەم وا بزانم لە مەبەستم تێگەن باشە چۆن ئەتوانین بڵین شۆڕشی ئیسلامی ئێران مرد هەروەکو وتم من بنەما ئایدۆلۆژی و استراتیژیەکەم لە بۆ هێنانەوە بنەمای ئایدۆلۆژی و استراتیژی خۆی لەسەر دژایەتیکردنی ئیسرائیل حتا لە ناوبردنی ئیسرائیل بنیات نابوو وە چەند لەقێکی هەبوون چەند قاچێکی هەبوون ئایا ئەو قاچانە چەندیان ماون چەندیان نەماون تەماشاکە قاچی حەماس بە تەواوە تێڕۆی یعنی نەوەک بە تەنیا کەل لە سەرەکەی باڵکو و دەست و پێ و جگەر و دڵەکەشی ڕۆیشتون لەوانەیە چەند ئۆرگانێک مابن بەڵام کاتێک دڵ نەما سەر نەما ئەو ئۆرگانانە تا چڕادێک ئەتوانن بژین تا چەند ئەتوانن بژین ئەمەیان هەرکەس لی تێگا قاچی دووەمینیان دەوڵەتی سووریا بوو دەوڵەتی سووریا وەکو ئەو مریشکەیە کە بێپەڕ و بێ باڵیان کردیەوە لە هەمان کاتدا هێلکەدانەکەیان تێکداوە هێلکەدانەکەیان شکەناندووە ناتوانانی هێلکەش بکە و لە عراقیشدا جرت و فرتێک هەیە لە نێوان هێزەکانی مقاومە و دەوڵەتی قوڵی عراقیدا و ئەمەش پێم وان نییە هەتا دوایی بگاتە ئەنجامێک کە ئێمە چاوەڕێی دەکەین هاوڕێن دەنگم دێوەنیا ئەگەر دەنگم نایەت کە شتێکم بۆ بنووسەوە دیارە دەنگم دەی کەس تاوەکو ئێستا شتێکی بۆ نەنووسیوە بەڵێ کەواتە لێرەدا ئیتر دەگەینە ئەو قەناعەتە کە ئەو قاچانەی ئێران جگە لە حوسیەکان هەر هەمویان تێک و پێک چون و شکان حیزبوڵڵاش لە سەرەوە ئیتر سەریان بڕی چونکە حەسەن نەسڕڵڵا کەم نەبوو حەسەن نەسڕڵڵا زۆر زۆر لە قاسمی سولەیمانیش بەهێزتر بوو و حەسەن نەسڕڵڵا دەورێکی زۆری هەبوو حەسەن نەسڕڵڵا کەسایەتێکی کەم نییە هێزێکی کەم نەبوو حەسەن نەسڕڵڵا هەر هیچ نەبێ یەک لەو ئاکتۆرانەیە یەک لەو ئاکتۆرە سەرەکی و گرنگیانە و مەیدانیانەیە کە نەیهێشت دەوڵەتی سووریا بکەوێت هەموو جیهان ویستی دەوڵەتی سووریا بخرا یعنی تەماشاکەن ئەمریکا بەریتانیا وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو قەتار سعودیا ئیمارات ئەخرامانە وڵاتی کەم نین هەمویان هەوڵیاندا هەرچی لۆمپەنی دنیای هەبوو هەرچی داعشی هەبوو هەرچی ئیخوان موسلیمین هەبوو هەرچی سەلەفی و جیهادی هەبوو لە دنیایدا کۆیان کردەوە ئیتر نردیانە ئەوێ بەڵام حیزبوڵڵا یەک لەو ئاکتۆرانە بوو کە قوربانی زۆریدا و نەیهێشت ئەو دەوڵەتە بکەوێت ئەمە زۆر زۆر گرنگە لە بۆ ئەوەی تێ بگەین بزانی چی بووە شتێکی بچووک ڕووی نەداوە حەسەن نەسڕڵڵا کوژراوە ئەمە زۆر زۆر گرنگە کە لێرەدا سەرەتا بەر لەوەی بچینە قوڵای بابەتەکە باسی استراتیژی ئیسرائیلی بکەین ئایا استراتیژی ئیسرائیلی سەرکەوتوو بوو یان شکست استراتیژی ئیسرائیل بەڵێ سەرکەوتوو بوو نەخێر تاوەکو ئێستا سەرکەوتو نیە پارادۆکسێکی زۆر زۆر گەورەم کردەوە بەڵێ سەرکەوتوو بوو چونکە ئیسرائیل لە دوای ئەوەی کە حەماس لە 7 ئۆکتۆبرەوە فتیلەکەی گڕدا
و بۆمبەکەی تەقاندەوە وەکو ئەوە وابوو کە بەڕاستی پاروێکی وەکو هێلکەیەک سپیکەی و بخێ دەستی بنیامین نەتەنیاهو لە کۆتایی بەرنامەکەدا پێتان دەڵێم مەبەستم چییە؟ ئەوانەی لە مێژوودا شارەزانین، ئەوانەی مێژووی ساڵانی نێوان بە تایبەتی 1993 و 1995 یان نەخوێندوتەوە لەمەدا زۆر وریابن کە مەبەستمان لەمەدا چییە. لە پشت ئەمەدا حەماسەتێک و مۆتیڤێکی ئەیدۆلۆژی من نییە دەست بە حرەکەتی ئیسلامی حەماس وەکو برادرە ئیسلامیەکان لی تێگە نەکرد. من باسی مێژوو دەکەم، من ئارگومنت دێنمەوە وە کەسایەتیەکانیش هەمان کەسایەتی نەتەنیاهۆ بزوتنەوەی حەماس. لە 7 ئۆکتۆبەر بەدواوە ئیسرائیل دەزانێت چی دەکا و چی ناکە. باسیس دەکەم کە مەبەستم سەرکەوتنی استراتیژیە لە ڕووی عسکەری، لە ڕووی ئیدارەکردنی قەیران لە ناوخۆ لە دەرەوەدا، لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی سیاسیەوە. یعنی ئەتوانین بڵێن ئیسرائیل داشەکانی زۆر بە جوانی جولاندن. سەرەتا هاوپەیمانێکی ساز کرد لەگەڵ ئەمریکا و بەریتانیا و حتا فەڕەنسا و ئەڵمانیا ئەوە هیچ لەگەڵی دابوو و کوشت و کوشتارێکی زۆری کرد. بەڵێ ئەمە ئیسرائیلی مەشروعیەتی ئیسرائیلی خستە ژێر پرسیارەوە و حەماس و حیزبوڵڵا بۆمبا بارانێکی زۆریان کرد لەگەڵ حوسیەکان و توانیان بربەستی ئایرن دۆم یعنی چەکی ئاسمانی ئیسرائیلی دەرباز بکەن بپەڕێنەوە. بەڵێ ئەمەشیان ڕاستە. حەماسیش توانی لە 7 ئۆکتۆبەر ئەو دیوارە پۆڵاینەی وەکو خودای ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەصفی بۆ دەکرێت کە کەس ناتوانین تخونی بکەوێ. ئەمەشی تەقاندەوە پەڕیەوە 1200 کەسی کوشت کە لەوان لەناو ئەوانەدا زۆر بەیان ژن و منداڵ و خەڵکانی سڤیل بوون بە شێوەیەکی زۆر دڕندانەش کوشتی. بەڵام ئەمە ڕێگای لە پێش ئەوە کردەوە کە سەرکەوتنێکی ئیسرائیلی و سەرکەوتنێک لە بۆ بنیامین نەتەنیاهو باڵی بنیامین نەتەنیاهوی ئیسرائیلیدا ڕووبدا کە ئەمە هیچ جیاوازی نەبوو لەگەڵ سەرکەوتنەکەی ساڵی 1995 لە دوایی بەرنامەکەدا باسی دەکەم. ئەمە چییە؟ لەوێدا ئیتر ئەتوانین بڵێن بنیامین نەتەنیاهو کابینەکەی زۆر بە جوانی نەخشەی استراتیژیان داڕێژ کە سەرەتا جەبهەیان لەگەڵ حیزبوڵڵا زۆر تون نەکرد، لەگەڵ ئێرانیش زۆر تون نەکرد. بەڵام سەرەتا ئیتر حەماسیان لە غەزە پاک کردەوە، تنێلەکانیان تەقاندنەوە، ئیتر هیچیان تێدا نەهێشت و لە دواییدا پەیتا لەگەڵ حیزبوڵڵا لە کاتێکدا شەڕەکانیان بەرەو پێشەوە برد تا ڕادەیەک، بەڵام زۆرنا. بەڵام لە سووریا سەرەتا خۆیان تاقی کردو، لە سووریا خۆیان تاقی کردەوە کاتێک لە کۆنسۆلۆسی ئێرانیاندا لە دیمەشق و کاتێک چەندین جەنەڕاڵی ئێرانیان لەوێ کوشت و لەوێدا ئێران خۆی تاقی کردەوە. بەڵام تاقیکردنەوەکەی سەرکەوتو نەبوو، ژێرکەوتوو بوو. دوای ئەوە ئیتر هەڵسان ئەمجارە سەرکردەکانی حیزبوڵڵایان یەک بێک لەناو بردن هەتا وەکو گەیشتە ئاستی کوشتنی حەسەن نەسڕۆڵڵا. لە جەبهەی لوبناندا شەڕی بەرەییان نەکردەوە، چونکە ئیسرائیل تەجروبەی شەڕی بەرەیی لەگەڵ حیزبوڵڵا هەیە، لەگەڵ حەماسیە. لەگەڵ حەماس بەردەوام سەرکەوتوو بووە، بەڵام لەگەڵ حیزبوڵڵا هیچ کات ناتوانین بڵین ئیسرائیل سەرکەوتوو بووە. نمونەی هەری گەورەمان نمونەی 2006 یعنی ئیسرائیل پەڕیەوە ناو لوبنان، حیزبوڵڵا نەوەک دەری کرد، حیزبوڵڵا هەتا جەلیل چوو، یعنی هەتا وەکو شار و شارۆچکەکانی ئیسرائیلی بۆ ماوەی 2-3 ڕۆژ گرت. یعنی دوایی لە ڕێگای ڕێکەوتنی دیپلۆماسی و شتیوا ئیتر لەوێدا کشایەوە. بەڵام ئەمجاریان ئیسرائیل زۆر بە وریاییەوە ئەو کارێک کرد، هەتا وەکو ئێستاش لە ڕووی بەرەییەوە لە ڕووی پیادەوە نهاتوتە پێش. بەڵام ئەمجارە لە سەرەکەیدا لە سەری مارەکەیدا حەسەن نەسڕۆڵای کوشت. بەڵام پێش حەسەن نەسڕۆڵا خەڵکی دیکەی کوشت. پێش حەسەن نەسڕۆڵا لە ڕێگای تەقاندنەوەی پەیجەر و بێتێلەکان و تەلەفۆنەکانی دیکەی حیزبوڵڵا 5,000 کادری مەیدانی بەرپرسیارانی مەیدانی ئەوانەی شەڕەکە ئیدارە دەکەن هەر هەمووی بێچاو و بێدەست و بێ قاچ و بێسەرکردنوانە و ئەمە
سایکۆلۆژیای حیزب اللهی بە تەواوەتی لە ناو برد لە هەمان کاتدا ئیتر هەڵسا ئەمەیان بە تەنیا یعنی ئەتوانین بڵێ حیزب اللهی بە تەواوەتی ئیفلیت کرد حیزب اللهیەکی وەها گەورە وەها بەتوانا وەها بە تەدبیر چۆن وەها بە ئاسانی هەڵوەشایەوە بەڕاستی جێگای پرسیارە لێرەدا ڕۆلی ئێران بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ تێدا هەیە یان نا من باوەڕ ناکەم یعنی ئێران بەخۆی ئەم کارەی کردبێت چونکە خۆ لە تەنش حەسەن نەسڕڵڵا جەنەڕاڵانی ئێرانی کوژران بەرلەوەی حەسەن نەسڕڵڵا بوو کوژرێ کۆنسۆلۆی ئێران لە بەیروت ئیتر پەیجەری پێدا تەقیەوە ئیتر ئەمانە پێم وانیە ئێران بەخۆی کردبێ بەڵام ئەمە نیشان ئەدا کە سستایەتیەک لەناو لە پەیوەندی ئێران و حیزب اللهدا هەیە و ئەمەدا ڕنگ بێ باڵێکی ئێرانیش ڕۆلیان هەبێ لەمەدا ئیتر ئەمە ئەتوانین بڵێن ئەمە هۆکار و ئارگومنتی وەڵامی پرسیارەکەی کە ئەڵێن بەڵێ ئیسرائیل لە ڕووی استراتیژیەوە سەرکەوتوو بەڵام ئێستاکە ئەڵێن نەخێن ئیسرائیل لە ڕووی استراتیژیەوە سەرکەوتوو نییە هەتاوەکو ئێستا لە دواییدا سەرکەوت دەبێ سەرکەوتو نابێ ئەمەیان نازانین ئەمە چییە لێرەدا باسی دەکەین لێرەدا باسی ئەوە دەکەین کە ئیسرائیل لە کاتێکدا لە ڕووی استراتیژیەوە بە تەواوەتی ئەتوانێت سەر بکەوێت کاتێک بگاتە ئیتیفاقێک بگاتە هاوپەیمانیەک لەگەڵ وڵاتانی ناوچەکە هیچ وڵاتێک ناکرێت هەتا دوایی هەموو دەوروبەرەکەی دوژمن بێ هیچ وڵاتێکی دۆست نەبێ هیچ وڵاتێکی متفقی نەبێ نەتوانی ئەتۆ بە هیچ شێوەیەک سیستەمێکی ئینتیگراسیۆن ئاوێتەبوون سیستەمێکی ئالوگۆڕی بازرگانی نەبێ یعنی ئەزەربایجان هەتاوەکو ئێستاش بەدلی بە قاچاق دەوڵەتی تورکیا لە ڕێگشتی ئەی شارێتەوە ئیتر نەوت ئەفرۆشێتە ئیسرائیل بەڵام شتێکی دیکەمان نییە لە ناوچەکەدا لە بۆ هەندێک هەتاوەکو ئیسرائیل نەگات بەوە بێگومان ئەمە بە شێوێک لە شێوەکان چارەسەرکردنێکی جۆری پرسی فەڵەستینیش دێنێتە ئاراوە بەڵام هەتاوەکو ئەمە نەکری هەتاوەکو نەگەینە ئەمە ئێمە ناتوانین بڵێن هەتاوەکو ئێستا ئیسرائیل سەرکەوتووە لەو شەڕەدا ئەتوانین بڵێن هەندێک زیانی استراتیژی بەر ئیسرائیل کەوتن لەوانە باسی ئەو چەکە ئیسرائیلیان نەمان کرد کە جیهان نیەتی کەس ناتوانێت موشک باوێتە ئیسرائیل موشک باوێتە حیفا و تەلئەڤیڤ ئەوەمان بینێ و لە هەمان کاتدا ئەو دیوارە پۆڵەیانەی کە ئیسرائیل سازی کردو هیچ کەس حەماس ناتوانێت حیزب اللە ناتوانێت پەڕێتەوە ئەوەشمان بینی و لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن ئەو کوشت و کوشتاری کە بەدەستی ئیسرائیل کرا لە مێشکی مرۆڤەکاندا ئەوانەی کە پێشتر بە تەواوەتی بەبێ هیچ قەید و شەرتێک لایەنگری مەشروعیەتی ئیسرائیل بوون لە مەودووە ئەو پرسیاریان لا دروست ببێ کە ئیسرائیل دەوڵەتێکی وەها مەشروع نییە کە ئێمە دەمانێت ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە بابینە سەر ئەوە سەر ئێران ئایا ئێران گەیشت بەکوێ ئێران چی بەسەردێ لە ڕووی استراتیژیەوە ئێران بەرەو کوێ دەچێ لە ناو لیتراتورە سیاسیەکاندا تایبەت بە ئێران زۆر باسی حەشیش و تریا کوشتیوە دەکرێت وانە بەڕای منیش کۆمەڵگایەک ویانیش لایەنێکی سیاسی ئەگەر زۆر خۆی نزیکی ئێران بکاتەوە تووشی حەشیش خواردن دەبێت یعنی مەبەستمان لێرەداسیە ئێران وڕی دەکات حەشیشی پێدەدا و دوایی سەری دەبڕی و دەیداتە دەست دژمنەکەی دەیکات تا قوربانی بەڵام لە هەمان کاتدا ئەوەتان لەبیر نەچێ هەر لایەنێکی زۆر گاڵتە بە ئێران بکات ئێران بە هیچ نەزانێ و حیسابی بۆ نەکە خۆی لێ دوورخە ئەمە ئیتر تاقیم دەبێت چەندین لایەن خۆیان وها تاقی کردوەوە مەسەر ئەو ئیسرائیلە گەورە و گرانە ببینە هەموو بەهێزترین دەوڵەتی جیهانی لە پشتە و بناغی خۆی لەسەر بنەمای هۆلۆکۆست دروست کردووە بەهێزترین وڵاتە لە بواری ئابووری و تەکنەلۆژیەدا لە ڕۆی چەکی سەربازیەوە نیە لە ڕۆی دیپلۆماسیەوە لە ڕۆی ئیستیخباراتیەوە بەڵێ بەڕاستی بەهێزە بەڵام تەماشا دەکە کۆماری ئیسلامی چل ساڵە چۆن خەریکی کردووە ئەمە زۆر زۆر گرنگە تەماشای
سەدام حوسێن بکەن ڕێنی ڕاستە سەدام حوسێن لە شەڕدا لە جەنگدا ئەتوانین بڵێن بەسەر ئێراندا سەرکەوت بەڵام پشتگیری هەموو جیهانیە بوو دوای ئەوە چی بەسەر دوای ئەوە لەلایەک غرور بوو بەچەکەکانی لەلایەکە لە ڕووی ئابوووریەوە ئیفلاسی کرد ئیتر ناچار بوو پەلاماری کوێتیدا و زلهێزانی جیهانیش بە هەمیەک بە 32 وڵات لێیاندا ئیتر عراق بووە پاروێک لە بۆ ئێران عراق بووە باشترین دیاردەی ئەمریکا لە بۆ ئێران هەتاوەکو ئێستاش لەو کاتیەوە هەتاوەکو ئێستا ئەمریکا ناتوانێت هیچ یاریەک بەبێ ئێران بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر یاریەکی بەبێ ئێران کردی بێت دۆڕاندوێتی یەک یعنی گەورەترین نمونەی سووریایە تەماشاکە ئێران چۆن تێکیدا یعنی نەوەک ئێران لە ئەمریکای تێدا ئێران لە رووسیاشدایە رووسیاش بەبێ ئێران هیچ حیسابێکی بۆ ناڕوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی لەمە تێبگەین یعنی زۆر نزیک بوونەوە لە ئێران مەترسیدارە تووشی حەشیش خواردن دەکا وڕت دەکا و زۆر دوورکەوتنەوە لە ئێرانیش مەترسیدارترە تەماشای پارتی دیموکراتی کوردستان بکە چی بەسەرات تەماشای حیزبەکانی کوردستانی ئێران بکە مەبەستمان لە مێحوەڕی ناسیۆنالیزمی موکریانی و سابلاغیە لە دوای کۆماری کوردستانەوە هەتاوەکو ئێستا ئەو عەقڵیەتە کە گاڵتە بە ئێران دەکا بە هیچ حیسابێکی بۆ ناکە و هیچ تەجروبەیەک لە میلەتانی دەوروبەر وەرناگرێ و وەری نەگرتووە بزانێت چیان بەسەرها چۆن ڕەزیل و ڕیسوا بوونە یعنی ئەمانە زۆر گرنگن لە ناو عراقدا مەسەرەن ئەوانەی کە حیساب لە بۆ ئێران ناکەن بزانە چیان بەسەردێ ئەمانە شتێکی دوولایەنانەیە بەڵام ئێستاکە تەماشا دەکەین کۆماری ئیسلامی ئێران کە سێ پایە هەبوون هەر سێ پایەشی ئیفلاسیان کردووە یعنی یەک هێزی ڕەدعی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچووە مەبەستمان چێ لە هێزی وەڵامدانەوە ئیسرائیل لە کۆنسۆلۆسەکەی دەدا لە دیمەشق زۆربەی زۆری کارمەندان و دەیان گەنەڕاڵی زۆر پایە بەرز دەکوژرێن چەند موشکێک فڕێ دەداتە ئیسرائیل بەڵام یەک موشک ناکەوێت عرز ئیتر لە کۆتاییدا تەماشا دەکەین کچێکی عەرەبی وابزانم 7 ساڵانەیە ئیتر دەبێتە قوربانی و دەکوژرێت پاشان لەناو میوانخانەی سەرۆکەکەیدا لەناو میوانخانەی مرشید و ڕابەرەکەیدا گرانباترین میوان دەکوژرێ لە ژوورەکەی دەدرێ ئێران دیسە هیچی بۆ ناکرێت ئەوە پایەی یەکەم بە تەواوەتی ئیفلاسی کردوانە پایەی دووەمی ئێران هێزی پرۆکسی بوونە هێزە پرۆکسیەکان ئەوە چارە نووسیەدە یعنی ئەوەی ماوەتەوە ئێستاکە ناتوانین بەرە حوسیەکانی شماینەوە چونکە حوسیەکانی ئێستاکە گوشارێکی زۆریان لەسەرە لە سەنعا لە بەیانیەوە تاوەکو ئێستا بۆمبارانێکی زۆر سەختە مێژوو بە خۆیەوەی نەبینیوە ئیسرائیل تەواوی بنکە و بارەگاکانی مەغزەن و چەکەکانی ئەنساڕۆڵای کەشف کردو یەک بە یەک لایەنیان ئەدا و سبەینێ لەوانەی تیرۆری کەسایەتیەکان و سەرکردەکانیان دەستی پێ بکە ئیتر لە هەمان کاتدا ئەبینین لە ناو یەمەندا خەڵکەکە ئیتر دێتە قسە یعنی ئەڵێن جاران چۆن لە کاتی شوعیەت و کۆمۆنیزمدا ئیتر لە مۆسکۆ باران بوو ئێمە لە کوردستان چەترمان هەڵ ئەدا ئێستاکەش خەڵکەکە دێتە قسە ئەڵێن بابە مادەم شەڕەکە ڕووی لە ئێرانە ڕووی لە تارانە بۆ بۆمبە بارانەکە بە تەنیا لێرە بێت ڕایگرن مەیکەن وەکو لوبنان ئێستا لە لوبنانیش هەمان قسە دەکرێوانە لە یەمەنیش ئەمە بکێتن ئەوەی عراق چەندین سەرە و دەوڵەتی قوڵی عراقدا ئێستاکە لەناو جموجۆڵێکی زۆر گەورەیە یعنی ناتوانن ئەو یەک دەستیە دروست بکەن عراق بکەنە میحوەڕێکی مەقاوەمە کە سوپای ئەمریکا بەخۆی لەوەیە باوەڕ ناکەم یعنی بە هیچ شێوەیەک ئەمە سەر ناکەوێت کەواتە پایەی دووەمی ئێران لە ناوچەکە کە هێزە پرۆکسیەکان بوون ئەوەش کۆتایی پێهاتووە پایەی سێمی ئێران کە ئیفلاسی کردو کۆتایی پێهاتووە لە ناوخۆیەتی تەماشامان کرد دوای سەرهەڵدانی ژینە ئەمینیدا ئیتر دروشمێکی کوردی جاری یەکەم دەبێتە دروشمی هەموو ئێرانیەکە
لە سەقز کچێک کوژراوە، بەڵام تەماشا دەکەن لە ئەحواز ڕاپەڕین هەیە، لە بەلوچستان ڕاپەڕین هەیە، لە تەبریز ڕاپەڕین هەیە وانە و ئەمە ئەو دیوارە ئەتنیکیەی کە ئێران سازی کردبوو، حتا حیزبەکان بە خۆیان سازیان کردبوون، حتا ئەو ناسیۆنالیستە موکریانیە دواکەوتووە سازی کردبوو کە کوردەکان بە تەنێنە و دۆستیانە و بە تەنیا چیاکان دۆستی کوردەکان و تێگەی ئەم جۆرە شتە قۆڕانە هەر هەمووی لە ناوچوون دروشمی ژنژیان ئازادی بووە دروشمێکی هەموو ئێران. ئەمە زۆر زۆر گرنگە لە بۆ ئایندەشدا زۆر زۆر گرنگە، یعنی ئێران ئیتر ناتوانێ سیاسەتی پەرتکە و زاڵبە بەڕێوە ببە. لە هەمان کاتدا مەشروعیەتی ئێران لە ڕووی هەڵبژاردنەوە تەماشاکە کەس دوو کاندیدیان هەیە لە بۆ سەرۆکۆماری، هەردوو دوو چیشیان ئەتوانین بڵێن بۆنی ئیسلاح تەڵەبیان لێ داهاتووە، هەردوو چیان نزیکی نەتەوەکان بوون وانە نەتەوە سەرەکیەکان بوون وانە مەبەستم کورد و فارس و ئەزەریەکانە، بەڵام تەماشای ڕێژەی بەشداربووانی هەڵبژاردن بکەن و ئەمە چیمان پێ دەڵێ کە ئەمە پێمان دەڵێ کە هەر سێپایەکەی شۆڕشی ئیسلامی ئێران کۆتاییان پێهاتەوە، بەڵام هەروەکو لە سەرەتاوە گوتم دەوڵەت شتێکی هەیە ڕەنگ بێ لە ئایندەدا ئەو دەوڵەتە خۆی کۆبکاتەوە، یعنی ئێمە دەبێ حسابی استراتیژی زۆر زۆر گەورە بکەین. گاڵتەکردن بە ئێران وها ئاسان نییە. ئێرانیەکان دەرگیان لە بۆ ئەسکەندەر کردەوە بۆەوەی ئێران داگیر بکە، بەڵام ئەو ئەسکەندەر و ئەوانەی لەگەڵ ئەسکەندەردا بوون کردیانە ئێرانی، یعنی کولتورێکی واشی هەیە، ئینسان دەبێ حسابی بۆ بکە. شەڕ بە تەنیا بە چەک ناکرێ، شەڕ لە هەمان کاتدا بە کولتوریش دەکرێت و لە هەمان کاتدا جیۆپۆلۆتیکی ئێران زۆر زۆر گرنگە. ئەگەر بێت و ئێران پۆتانسیەلی ئەوەی تێدای هەم لە بۆ ئەمریکا هەم لە بۆ رووسیا و چین لە ئایندەدا ئاراستەی جیهان دیاری بکە، بۆ نمونە ئێستا کە ئێران نزیکی رووسیا و چینەوانە، بەڵام بە تایبەتی لەگەڵ رووسیا بێگومان کێشەشی هەیە، بۆ نمونە لە سووریا کێشەی رووسیا و ئێران بە ئاشکرا دەبیندرێ وانە زۆر جاران تەماشا دەکەین گوایە هاوپەیمانێتی، بەڵام کاتێک ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئێرانیەکان لە سووریا، رووسیا هیچ وەڵامێکی نییە، سەکی S-400 بەکار ناهێنێوەنە، ئەگەر بەکاری بێنێ بێگومان فڕۆکانی ئیسرائیل دەخاتە خوارە، بەڵام نایکا. لە هەمان کاتدا لە مەسلەی لە ئایندەدا ئەگەر بێت و ئێران لە سووریادا سەرکەوتوو بێت و ڕێڕێوێکی بازرگانی بکاتەوە، یعنی لە فاوەوە لە کەنداوی فارسەوە هەتاوەکو لازقیە بەندەری لازقیە، ئەوە ئێران ئەتوانی ببێتە ئەلتەرناتیفی رووسیا لە بۆ غازی سروشتی و نەوت و وزە بەگشتی لە بۆ ئەوروپا، وانە ئەوروپاش ئەمەی دەوێت. لە هەمان کاتدا سەبارەت بە چین ئەگەر بێت و ئێران ئیتیفاقێک لەگەڵ ئەمریکادا بکە، ئەوە ئەمریکا ئەتوانێت بە ئاسانتر پشتی چین بشکێنێ و دووری خاتەوە بۆ ئاسیای دوور. ئێستا کە چین خەریکە دەگاتە گەشتۆتە ئاوە گەرمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئیتیفاقی استراتیژی لەگەڵ ئێران هەیە و ئیتیفاقێکی زۆر زۆر گەورەی لەگەڵ سعودیا و لەگەڵ ئیمارات هەیە، وانە ئەمانە هەمویان زۆر زۆر گرنگن لە ئایندەدا. پێم وایە ئەمریکیەکان حسابی بۆ دەکەن و لە هەمان کاتدا لە بۆ ئیسرائیلیش زۆر زۆر گرنگە ئەمە، ئەگەر بێت و ئێران بکەوێتە ناو ئیتیفاقیەکە. خۆی لە خۆیدا ئەو شڕۆڤانەی کە پێشتر کرابوون لە 7 ئۆکتۆبەر بەدواوە، 7 ئۆکتۆبەر بۆ ڕوویدا لەبەر ئەوەی ئێران لە گەمەکاندا مەبەستیان ئیتیفاقی ئابراهام یان ئیبراهیمیە کە لە سەردەمی دۆناڵد ترامپدا ئەو ئیتیفاقانە سازکران، ئێران دەرکرابووەوە و ئەوە مەترسی بوو لەبەر ئێران دوا کارتی خۆی بەکارهێنا. ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان لەبیری نەکاو باسی بکە، یانی ئێران ئەگەر بگەڕێتەوە قاوگی خۆی و ئەگەر هەڕەشەنە بێ بۆ سەر ئیسرائیل و ئەگەر واز لە سیاسەتی شۆڕشی ئیسلامی ئێران بەگشتی بێنێ کە لەسەر بنەمای دژایەتیکردنی
ئیسرائیل و هێزی پرۆکسی دروست بووە ئەمە ئەو احتیمالە هەیە لە پێش هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئێران لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت و ڕەنگ بێ ئەو کاتە ڕۆلی ئێران لە ناوچەکەدا زیاتر ببێ مەبەستمان لە عراق و لە سووریاشە ئەمە زۆر گرنگە ئینسان بەڕاستی لە ئێستاوە خوێندنەوەی بۆ بکە بەڵام ئێمە ئەمانە سنیاریۆ نەباسییان دەکەین ئەکرێ سنیاریۆ دیژە سنیاریۆ بنەکرێ پرۆژەی گەرە شێوێنی هەبن بەگشتی لەگەڵ ئێران سەختە ئینسان چۆن بتوانێت ئیدارە بکە ئەمە لە لایەکدانین و بینە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان لێرەدا ئایا فەڵەستین کێشەی فەڵەستین و کێشەی لوبنان کێشەی عەرەب ئیسرائیل کێشەی ئیسلام ئیسرائیل بەرەو کوێ دەچی ئەمە زۆر گرنگە ئینسان لە ئێستاوە خوێندنەوەیکی تایبەتی بۆ بکە من باسی ئەوەتان بۆ دەکەم یعنی ئەم کێشەیە کۆمەڵی قۆناغی بخۆوە بڕی و خۆی لە خۆیدا لە سەرەتای کێشەکەدا یعنی لە دەوروبەری جەنگی جیهانی دووەمیندا من چەند بەرنامەیەکم ساز کردووە لەسەر مێژووی جوولەکە و عەرەب مێژووی فەڵەستین و ئیسرائیل تکایە لە کەناڵی ڤیدیۆکەدا ببینەوە بەتایبەتی بەرنامەی سێم لەوێدا باسی ئەوم کردووە کە عەرەب مەبەستمان ناسیۆنالیزمی عەرەبیە و مەبەستمان لە شێخە عەرەبەکانی دەوروبەری فەڵەستین و لوبنان و سووریایە چه هەڵەیەکیان کرد بووە هۆی ئەوەی کە کێشەی فەڵەستین و ئیسرائیل بگاتە ئەو ئاستە ئیتیفاقیان لەگەڵ هیتلەر کە جوولەکەکانی لە ناوفڕنەکاندا ئەسووتاند و سابوونی لێ دروستەکردن ئیتیفاق لەگەڵ هیتلەر کە دوژمنی خۆر ئاوا بوو و لە هەمان کاردا ڕووخاندن و دۆڕاندنی بەرەی هیتلەر و جەماعەتەکەی ئەمە کێشێکی لەگەڵ خۆهێنا و دوای ئەوە ئیتر تەماشا دەکەین ناسیۆنالیزمی عەرەبی هەڵی چەندین هەڵی کوشندە دێکا کە ئیتر و هەموو پێگەکانی لەسەر بنەمای ئەتنیکیە قەومیە و ئەمە وا دەکا کە فەڵەستینیەکان بە هەموو شێوەیەک بدۆڕێن هەتا ساڵی 1993 لە ساڵی 1993دا تەماشا دەکەین سەرۆکی ئەو کاتەی ئیسرائیل ئیسحاق رابین و سەرۆکی پارتی کرێکارانی ئیسرائیل هەنگاوێکی زۆر مێژووینە ئەوێش پەیمانی ئۆسلۆی لێشین بوو پەیمانی ئۆسلۆ لە ژێرەوە یاسر عەرەفات سەرۆکی بزوتنەوەی ڕزگاری خوازی فڵەستینی ئیسحاق رابین و کلینتۆن سەرۆکی ئەوسای ئەمریکا ئامادەکاریان بۆ کرد لە دواییدا لە نێوان ئیسحاق رابین و محمود عەباس سەرۆکی ئێستای ڕامەڵڵا لە ئۆسلۆ ئیمزاکرا ئیتیفاقێکی زۆر گرنگ بوو کە دانی بە هەبوونی فەڵەستیندا دەنا و ئەمە دەبوایە لە دوای 5 ساڵدا دەبواە کارکرا بە 5 ساڵ لە دوای لەو ماوەیەدا هەموو پەنابەرە فەڵەستینیەکان گەڕابانە شوێنی خۆیان کە زۆریان گەڕانەوە ئەوانەی بۆ نمونە ئەوانەی غەزە ئەو کاتە گەڕێنرانەوە وانە و ئەمانەی ڕامەڵا بە هەمان شێوە ئەو جوولەکانەی کە بە زۆر هاتمون خاک و عەرزی فەڵەستینیەکانیان داگیر کرد و هەر هەمویان دەرکران لەلایەن حکوومەتی ئیسحاق رابینەوە بەڵام لە پڕەوە تەماشامان کرد لە ساڵی 1995 بوو بەڵێ جوولەکەیەکی مەزهبی پەلاماری ئیسحاق رابین دەدا و دەیکوشت هەر لە هەمان کاتدا بزانە سیناریۆیەکی چۆن دروست وەکو سیناریۆکە 7 ئۆکتۆبەرە هەر لە هەمان کاتدا ئیتر بزوتنەوەی حەماس سەرهەڵ ئەدا و بزوتنەوەی حەماس گەورەترین شەڕ و تیرۆر دەکات لە ناو ئیسرائیلدا پۆلیس دەکوژێ لە ناوەڕاستی جادا پۆلیسی مەدەنی دەکوژێ پۆلیسی بێچەک دەکوژێ و ئەمە وای کرد بەڕاستی کە هەم ئیسحاق رابین ئەو سەرۆکە گەورەیە بڕوە هەم حیزبی کرێکاران لاواز ببێ هەم کلینتۆن بەخۆی کلینتۆن و یاسر عەرەفات شەرمەزار ببن لە ناو ئەوەدا و هەم بزوتنەوەی حەماس
ئیتر توانی تەحەدای یاسر عەرەفات بکە بە گوێت ناکەم حیسابت بۆ ناکەم ئەو کاتە فەڵەستینی کردە دوو پارچە فەڵەستینی بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی و بزوتنەوەی حەماسی ئیخوان مسلیمین گەورەترین زیانی بە بزوتنەوەی فەڵەستینی گەیاند و هەتا وەکو وای لێ هات ئیتر یاسر عەرەفات چەند جار تووشی نەخۆشی بوو چەند جار جەڵتە لێیدا لە دواییدا مردنەکەی ئەڵێن ژەهر خواردن بووە بێگومان ئەمەیان شتێکی دیکێ بەڵام زۆر زۆر لاواز کرا ئیتر بێقیمەت کرا و ئەمە چی کرد هەر لە ساڵی 1996 دا ئەو کاتە کە حیزبی کرێکاران ناواز کرا ئەم جارە حیزبی لیکوت هاتە سەردەسەڵات چی هاتە سەردەسەڵات ئەو نەتەنیاهوی ئێستا ئەو کاتە هاتە سەردەسەڵات و نەتەنیاهو کە هاتە سەردەسەڵات ئیتر گوتی شتێک نەماوە بە ناوی ئیتیفاقی ئۆسلۆ پەیمانی ئۆسلۆ نەماوە ئیتر ئیسرائیل یەک ئیسرائیل و فەڵەستین نییە هەموو شتەکانی تێکدانەوە نیە و ئەم کاتە ئیتر ئەو غەزەیە لە دەست حەماس داما و حەماس لە هەڵبژاردنێکی کرد بە زەبری چەک هاتە سەردەسەڵات و ڕێگەی نەدا هیچ شوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی لە غەزەدا هیچ ڕۆڵێکی هەبێ ئێرانیش ئیستیغلالی ئەمەی کرد بزانە چ پەیوەندیەک هەیە لە بینی لە دوای ئۆسلۆوە لەگەڵ 7 ئۆکتۆبەردا ئەو برادرە ئیسلامیانەی کە باوەڕ ناکەن 7 ئۆکتۆبەر سیناریۆ بوو با ئیتر لەو مێژووە بیر بکەنەوە و ئەمە بە هیچ شێوێک شتێکی ئەیدۆلۆژیک نییە شتێکی سیاسی نییە من نە لایەنگری حیزبوڵڵامە نە لایەنگری حەماسم نە لایەنگری حکوومەتی ڕامەڵام و هەڵوێستی منیش لە بەرامبەر ئیسرائیلی خوێن ڕێژ ئەوە دیار و بەرچاو من باسی مێژووەکە دەکەم ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان تێبگە ئەمە ئەو مێژووە بەو مێژووە دەچێت کە ئێمە لە کوردستانی عراقدا دووبارەمان کردەوە لە کاتێکدا عەبدولکەریم قاسم 1950 کودەتا دەکا گەورەترین شۆڕش دەکا لە دوو بواردا شۆڕش دەکا و لە بوارێک ڕژێمی پاشایەتی ڕۆخاندووە عراقی ڕزگار کردویتە کۆماری یعنی جاری یەکەم لە ڕۆژهاتی ناوەڕاستدا لە هەمان کاتدا یاسای ئیسلاح زراعی یعنی ریفۆرمی کشتتوکاڵی ساز کردووە کە دەیهەوێ عەرزی عراق لە ئاغاکاندا بسێنێتەوە و یانیش بەشێکیان لێ بسێنێتەوە چونکە ئاغاکان نیان دەتوانانی ئەو هەموو زەویە بەکاربێنن بیدا بە جووتیاران و حکوومەتی یارمەتیان بدا بۆ ئەوەی عراق ببێتە سەبەتەینان بۆ هەموو عراقیەکان و بۆ هەموو جیهاندا ئەو کاتە ئیتر باس لەوە دەکەن کە دینارێکی عراقی دەبێتە $3 ئەمریکی وانە و لەو کاتەدا لە کوردستاندا ئێستاکەش جادە ئەسڵیەکان پردا ئەسڵیەکان نەخۆشخانە مەکتەبە ئەسڵیەکان ئێ و سەردەمەنا وانە لەو کاتەدا ئیتر تەماشا دەکەین ئەچێ مەڵام مستەفاش دێنیتەوە بە قسەی ئیبراهیم ئەحمەد دەهێنیتە چونکە ئیبراهیم ئەحمەد ئیتر وردە بۆرژووە ناتوانێت بزوتنەوەی کوردی ئیدارە بکە چۆن ئەو ڕۆشنبیرانەی ئێستاکە بەبێ کوردایەتی ناژین سەرباری ئەوەی ڕخنە لە پارتی دەگرن ئەو لە ئەملا بەڵام لە هەمان کاتدا خۆیان لەو مەتڕیالانە دانابڕن کە بڵێن بزوتنەوەی فیوداڵی لەسەری دەژی ئیتر لەو سەردەمەشدا تەماشا دەکەن ئیبراهیم ئەحمەد داوای گەڕانەوەی مەڵام مستەفا دەکا بە کورتی باسی دەکەم لە سیبیریا لەناو بەفرکە پەنابەر بووە ئیتر مەڵام مستەفا دێتەوە بەغدا ڕێزێکی زۆری لێ دەگیرێ بەڵام تەماشا دەکەین ئیتر شەڕی عەشائیری لەگەڵ زێباریەکان لەلایەکدانێ لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئاغاکان و مەڵام مستەفا و ئەوانە هەمویان هان دەدرێن بۆ ئەوەی شۆڕشێک لە دژی عەبدولکەریم قاسم بکەن تاوانی چی عەبدولکەریم قاسم بەڵێنی داواکێشێ کورد چارەسەرکە دەستوری بنچینەی نوێ لەسەر مێزەیە چارەسەرکردنی مافی کوردی تێدایە لە تاوانە گەورەکەشی ئەوەیە کە یاسای ریفۆرمی کشتتوکاڵی ئیسلاح زراعی داناوەنیە تەماشاکە چەند ئەوەیە لەو کاتەدا شەڕ دەکرێن ئیتر جاسوسەکانی ئیسرائیل دێن یارمەتی حرەکەتی کوردی ئەدەن بەڵام یارمەتیە سەرچەکە شای ئێرانە وانە لە دواییدا چۆن دەکرێتە قوربانی بزانە چۆن دەکرێتە قوربانی خودی مەڵام مستەفاش دەکرێتە قوربانی پارتی دیموکراتی کوردستانی دەکرێتە قوربانی یعنی ئەو
ئەو گێرە شێوێنیەی کە بزوتنەوەی ئیسلامی لە حرەکەی فەڵەستینی ئەدا زۆر لەوە گەورەترە کە ناسیۆنالیزمی عەرەبی لە حرەکەتی فەڵەستینیەدا مەبەستمان سەدام و ئەسەد و قەزافی و هەموو ئەوانەیە دەگەی جەمال عەبدولناسر و ئەمانە هەمویانن یعنی زۆر لەوە گەورەترە زۆر بێویژدانانەترە کەواتە ئێستاکە ئەتوانین بگەڕێنەوە ئیتفاقی ئۆسلۆ نەخێت باسی بە کورتی باسی چارەسەری بکە نەخێت پێم وانە ئێستاکە سەردەمی ئۆسلۆ نەماوە لە سەردەمی ئۆسلۆدا دیار بوو کامە عەرز کامە جوگرافیە کامە شار ئی فەڵەستینیەکانە کامە شار ئی جوولەکانە ئێستا ئەوە نەمایە پەیوەندیەکی فیزیکی لە نێوان شارە فەڵەستینیەکان و جوولەکان نەماوەیتر زۆر تێکەڵ بوو لە هەمان کاتدا لە سەردەمی ئۆسلۆدا یاسر عەرەفاتێک هەبوو نەوەک عەرەبە فەڵەستینیەکان هەموو لەگەڵی داون بە گوێیان دەکرد لە هەمان کاتدا هەموو سەرکردەکانی جیهان بە سەدام حوسێن و بە حافز ئەسەدیشەوە گوێڕایەلی بوون بە قەزافیشەوە گوێڕایەلی بوون یعنی تەماشاکەن مەسعود بارزانی کاتی ساڵی 1970 کە لی دەقومێ دێتە ئەوروپا و ئاشکرا دەبێ ئیتر پاسپۆرتەکەی سەختەیە و مخابراتی عراقی بەدوای دەکەوێت بە سەرۆکایەتی بارزان تکریتی برای سەدام حوسێن 30 کەسن مخابراتی عراقی و وەفدێکی 30 کەسە بەگشتی دیانەی مەسعود بارزانی بگرن حتا توولەگە تەریسێکیان پێیاڵێن مەسعود دەخینە ناوی لە بۆ سەدامی دەگەڕێنەوە وعدێکیوان بە سەدامدایە ئیتر لە ڤیانە تەقەی لێ دەکەن هەرچەندە ناکوژرێ بەڵام دوو کەسی کە لەگەڵی دانە بریندار دەبن ئیتر لە دواییدا هیچ ڕێگایەک نامێنێ مەسعود بارزانی هەڵێ ئەو یاسر عەرەفاتە کە پەیوەندیی زۆر خۆشی لەگەڵ سەدامیش هەیە لەو کاتەدا ئیتر یارمەتی ئەدا پاسەپۆرتی لوبنانی بۆ ساز دەکا و ڕزگاری دەکا یعنی ئەو کاتە شێور ڕاوێژکارەکانی پێی دەڵێن ئەوە دژمنی سەدام حوسێنە دژمنی عراقە چۆن کارێکی وا دەکەی ئەمانە کاتی خۆی پیاوی ئیسرائیل بنە بابی ئەو جاسوسەکانی ئیسرائیلی هێناونەتە هەندرێن بۆی شەڕی عەرەب بکەن سوپای عەرەب بکەن بەڵام یاسر عەرەفات پێیان دەڵێ ئەڵێ ئەمانە هەمووی لەلایەکدانێ باوکی چ غەڵەتێکی کردو من هەمان غەڵەت دووبارە ناکەمەوە برینی ئێمە و کێشە ئێمە و کێشەی کوردەکان وەکو یەکە ئێمە دەبێت یارمەتی یەکتری بدەین یعنی زۆر بە ئینسکە هیچ بەرژەوەندێکی لە یارمەتیدانی مەسعود بارزانی نیە زەرەری هەیە چونکە سەدام حوسێن خۆی لە دەکشێنیتەوە ئەڵێ من حسابی خۆم لەگەڵ سەدام دەکەم و حسابیشی لە بۆ ناکە یاسر عەرەفات کەسێکی وا بووە ئێستاکە ئەو یاسر عەرەفاتە نەماوە و ئێستاکە گەندەڵێک لە شوێنی دانیشتووە لەلایەکی دیکەشدا بزوتنەوەی حەماسی گێرە شێوەنە لە ناو تونێلەکاندان بە خۆیان دەکوژرێن ناکوژرێن من کارم پێدا نییە من ڕێزم هەیە لە بۆ ئەوانەی هەست و سۆز و لایەنگریان لە بۆ حەماس لە بۆ بزوتنەوەی حەماسی من کار بە ئامانج استراتیژیەکان دەکەم دەکەوێتی خزمەتی چی من باس لەوە دەکەم یعنی ئێستاکە فەڵەستینیش یەک فەڵەستین نییە مەبەستم لەو نمونە زۆرانە و لەو چی جیرانەوەی ئەو چیرۆکانە ئەوە بوو کە فەڵەستینیش یەک فەڵەستین نییە سەرکردەکانی جیاوازن لە بۆ هەندێک یەک چارەسەری ئەوە لە بۆ کوردەکانی شوایە کوردەکان و فەڵەستینیەکانیش سەر لە نوێ ناسنامەی نەتەوەی خۆیان ناسنامەی نەتەوەی و تێکۆشانی خۆیان بنووسنەوە ئەوان چێن ئێستا چین دوێنێ نا ئێستا چین ئێستا ئەتۆ چیت لە بەردەستدایە واقعیەتەکە چۆنە یعنی کە قودسی کوردستانە ناوەڵە دڵی کوردستان ئەم شتە نایخوا ئێستا چی ئەتۆ چۆن دەتوانێت لە ڕووی واقعیەوە هەبوونی خۆت درێژە بە هەبوونی خۆت بدەیت وەکو کوردێک یان وەکو فەڵەستینیەک ئەمە زۆر گرنگە و ئەمە چۆن چارەسەر دەکرێت لە ناو ئیسرائیلێکی ئێستادا کێشەی فەڵەستین لە بەغدا چارەسەر نابێت کێشەی فەڵەستین لە لوبنان و لە تاران چارەسەر نابێت کێشەی فەڵەستین لە ناو ئیسرائیلدا چارەسەر دەبێت کێشەی کوردی عراقی شوایە کێشەی کوردی عراقیش 4 کێشەمان هەیە 4 کوردمان هەیە 4 کێشەی کوردمان هەیە ئەو 4 کێشانش لە ئەمریکا و لە فلان شوێن و لە فلان شوێن و لە تەل ئەویڤ چارەسەر نابن لە شاخەکانیش چارەسەر نابن ئەوە لەکوێ چارەسەر دەبێت لە بەغدا لە دیمەشق لە ئەنقەرە و لە تاران چارەسەر دەبن ئەمە زۆر گرنگە وە لەمەش گرنگتر ئایا
وەکو لە سەرەتاوە باسم کرد ئێران دوای ئەوەی لە ناوچوونی هەموو پایەکانی هەنگاو بەرەو چێدەنێ ئەمە زۆر گرنگە ئینسان باسی بکە. ئەمە ئیتر با ببێتە وشەی دواییم. زۆر سوپاسی هەمووتان دەکەم کە هەتاوەکو ئێستا لەگەڵمان داون، بەڵام تکایە کەمتر خەمی مەکەن، ئەوانەی کەناڵەکان ئابۆن نەکرد و ئابۆنێ بکەن و گلەیتان لێ دەکەم، داواتان لێ دەکەم ئەو کەناڵە لە بۆ دۆست و برادرانتان بنێرن و داوای لێ بکەن ئەوانیش ببنە سوبسکرایب بوو. ئەگەر پرسیارێکتان هەبوو لە ئێستاوە من هەست بە هیچ پرسیارێک نابین و ئەگەر پرسیارێکتان هەبوو ئەتوان لە ئایندەدا پرسیارەکانتان بنووسن. دوای چەند دەقەی دیکە هەر چەند دەقەی دیکە دوای ئەوە بە کرمانجی بەرنامەیەک پێشکەش دەکەم. سلااو ڕێستان لە ئێستاوە هەواڵێن و سۆرانی باش فام ناکەن پشتی چەند دەقەی دنێ ئەزێ هەمان پرۆگرامێ بە کورمانجیژی پێشکەشیەوە بکەم. سلااو ڕێزدان باش.